زۆرانبازی و خولیای ئافرەت، چەک و جگەرە، ڕاوکردن و سوارچاکی، خلیسکێنە لەسەر ئاو سەهۆڵ یان سواربوونی پاسکیل، ئارەزووی سەرکردەکە. کاتێک سەرۆک و سەرکردەکان پۆشاکی حکومڕانی و دەسەڵاتدا دەکەن و کەمێک لە کورسی دەسەڵات دوور دەکەونەوە، وەک هەر مرۆڤێکی ئاسایی دەیانەوێت کاتەکانیان بە ئەنجامدانی ئارەزوەکانیان بەسەر بەرن، ڕەنگە بۆ ئەوان ئاسانتر بێت کە سەرقاڵی حەز و خولیاکانیان بن، چونکە لە ڕووی دارایی و توانە و پەیوەندیەوە دەستکراوەترن تا هەر مرۆڤێکی ئاسایی. یەکێک یاری دەکات و تابلۆ دەکێشێت، یەکێکی تریش ژمارەی ژن و هاوڕێکچەکانی زیاد دەکات، یەکێکیش لە فڕۆکەوە بە پەڕەشوت خۆی هەڵدەداتە خوارەوە، هەندێک لە سەرکردەکانیش خولیاکانیان بە نهێنی هێشتۆتەوە. هۆگۆ چافێز سەرۆکی کۆچکردوی ڤەنزوێلا حەز و خولیای ژەنینی ئامێریگیتار بووە. بوش و ستالین و هیتلەر نیگارکێشان و هەروەها بیل کلینتۆن ژەنینی ساکسیفۆن گرنگترین خولیایان بوو. پادشای مەغریب محەممەدی شەشەم لە تەمەنی گەنجیەوە خولیای گەورەی وەرزشی ئاوی بووە، هەروەها مەلەوانێکی زۆر لێ هاتوو بووە و هەندێک لە دەستگاکانی ڕاگەیاندن ناویان ناوە نەهنگ. جگەل لە خولیاکانی ئاو، یاریزانێکی باشی تۆپی پێ و زۆران بازیش بووە. لە ئوردون شا عەبدوڵڵای دووەم هەمیشە ئارەزووی وەرزشی بەهێزی کردووە، بە تایبەت زۆران بازی، جگەلەوانەش بازدانی پەڕەشوت و سواربوونی ماتۆرسکیل دوو ئارەزووی تری بوون. مەلیک سەلمان بن عەبدولعەزیز بە جۆرەی میدیاکانی سعودیا جگەل لە خولیای ڕاوکردن و چوونە بیابان هیچ خولیایەکی تری نەبووە. سەبارەت بە حاکمی دووبەی ئەو خۆشەویستیەکی تایبەتی بۆ ئەسب هەیە و سوارچاکی یەکێکە لە خولیاکانی، ئەمە جگە لە حەز و ئارەزووی بۆ ڕاوکردن. چاک جگەرەی کوبی ئافرەت خولیە تایبەتەکانی سەددام حسێن بوون، جگەلەوانەش سەددام ئارەزووی نووسین و خوێندنەوەی هەبووە، هەروە حەزی لە کۆکردنەوەی پارچەچەکی کۆن کردووە. لە لیبیاش مەعەممەر قەزافی جگە لە سواربوونی ئەسب لە بیابان و گوێگرتن لە شیعری بەدەوی ئارەزووی کردووە بەردەوام دەوری پڕبێت لە ژن، تەنانەت پاسەوان و ستافی پزیشکیشی تەنیا ژن بوو. بەشار ئەسەد لە سووریا خولیای فۆتۆگرافی تاکە خولیای تایبەتێتی، لە کاتێکدا خولیای باوکی فڕین بووە. تۆ پێت وایە سەرکردەکانی کورد حەز و خولیایان بۆچی هەیە؟